هاوڕێیان ئەو کاتان باش ئەوڕۆ باس لە شتێکی کۆمەڵایەتی سیاسی دەکەم ساڕۆژی لەدایکبوونی مەلا مستەفای تا ئەو ڕۆگوایە بە ناو ساڕۆژی مەلا مستەفای بارزانیە 1930 لە چاردەی سێ لە دایک بۆ مەلا مستەفا دەگەی پرسیارەشی گەورەیە لەو سەردەمی چۆن زانرایە کە ئەوە ساڕۆژی مەلا مستەفای بەجددی داکووا بچینە خوێندەواری هەبووە کە مەلا مستەفا بە خۆی خوێندەوارێکی هێندە باش نەبووە و ساڕۆژی ئەوە کوڕەکانی خۆی نازانیت لۆرەی بابووداچی من قەزم بە دەقیقیە ببینی مەسعود بارزانیش ڕەبتیان کردی لەگەر ئەوەی پارتی باشترین ساڕۆژ دەژن تا ئەن ئەوە نەکرد مەسعود بارزانی و ماڵی بارزانی هەموو سەرکردەکان ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەم لە قەبیلە و تیرەیان دە بەناو سەرنەوەی پەیامبەری موسڵمانان و ئیمامی عەلی و کەسایەتیە دیارەکان یعنی ئەوە ناوعەکە لە گاڵتەکردن بەو میلەتەی یعنی هیچ عیب نییە ئەگە ساڕۆژی نەزاندرێت هیچ یەکەی مشکلیە ساڕۆژی ئۆجەلان نەزاندرێت ساڕۆژی ئەوە بەهەرحاڵ بەس ئەوڕۆ ساڕۆژی برێم ساڵ ڕۆژی مردنی کارل مارکسیتر متابق دەکرێت لەگەر کەسایەتێکی دیار نازم بۆ من جێگای سەیرە لە 1930 لە دەڤەری بارزان لە گوندێکی بابووداکە چینە خوێندەوار 1930 ساڕۆژەکەیان دەرهینابی لە کاتێکدا لە 57 کە سەرژمێری عێراق کرایە خەڵک کەس نەیزانێ مناڵەکانی سێ کورە زۆرینەی ئەگە تاکو تەرازانی بی مناڵەکانیان لە 57 ڕۆژێک لەدایک بوو ئەگەنا هەموو یەکی هەفتە هەموو خەڵکی عێراق و کوردستان یەکی هەفتە چۆن مەلا مستەفایەک 54 ساڵ لەمەوبەر زاندرایە بنمونە ئەگەر سەتانوەتی 95 عێراق هەموو یەکی هەفتی ئەو جیلەی ئێمە لە ئێمە خواردتر بە ئەو جێگای پرسیارێکی گەورەیە ئەوە لە هەندێک نیمچە قسەیەکی خۆشێ دەڵێن ژنومێت دوو کەس لە بەریتانیاە لە وڵاتێکی ئەوروپی چونە زەواج بکەن کابرای ئەوەی نفوس ئەوروپی چای پێکەتی وڵای ئەنگۆ شانسێکی زۆر گەورەتان هەیە هەردووکتان بە یەک ڕۆژی لەدایک بوونەچکن ساڕۆژ لە ئەوروپا گرنگە و زۆربەی خەڵک دەزانی بە حکمی ئاسی و شاری و خوێندەواری ئەوان لە پێش ئێمەە هەژ گوت وڵی دەرا بە پێ برێن ئەو دوسێ کەسێ هاتینەوە نازم کەفاالەتە شا ئەوەیە ئەوانش ئەو ڕێزەش هەمووش یەک هەفت کابرا دەرێن شێت بووە تێک چوە ئەجا بێمەوە سەر ئەو من بۆ خۆم ینی لە کوردەواریمە زۆربەی کە وەسفی شت دەکرێت ڕەبت کرا بە دیاردەیەکی سروشتی سیاسی ڕووداوەکی سیاسی کۆمەڵایەتی ئابووری کورە تا حیوانی چۆ مەسەڵان زۆر کەس دەڵێ وڵای لەو ساڕ ڕۆژەی ئەوەی لەدایک بوو گورگ بەناو ماڵی ئەو جیرانەکەمان مەڕی جیرانەکەمان کەت بوو ئەوە چی وا بوو جا زۆر بوو مەسەڵەن هەراتن بوو عەرەز قەومی هات ئەو کابرایە لە سزم بوو یعنی لە هەموو گوندەکەی یان لە هەموو ئەوکە ینی ڕەپت بەو شتانە دەکرێت ئیمە زۆر خۆش بە خوشک برایەکەم 12 ساڵ لە من گەورەترە گەورەکە گوت ینی ئەو ئەگەر قسەک فەهمی هەبایە تاکو وام میزانەوە لە هەولێر بۆ بەڵام خوشکەکەم قسەک مێشی ئەوەیە پێم گوت ئەم چ وەختێک لەدایک بووم وتی کورە جیا بستنیوە کات بوو دەوەرە لێکدەوە لە ساری بە ناو 68 بستنیوە کاتبی بستنیوە کاتبی لێکتەوە باران دەبی ئەتوو کەشوهەوای ئەو دەمی چۆن بووی چۆن نەبی هەتا بزانی بستنیوەک لە دیبەگەی جاهاتبی لێک بدەوە دوای ئەوە گوتی ئەڵ نوێی ساڵ بووە بە دواتچوونم هەندێک کرد 3 ساڵ لەمەوبەر وتیان ئەوە بووە لەگەر کوڕەشێدایک بووی بابی مامۆستایی وتم ئەو بابی مامۆستاکی دەزانی با بە دواتچوون بکەم هەتا ئەو برادەرم دیتەوە بەرشەقی پرت کوردتنی تمام برادەر ئەتو دەڵێن 2 هەفتە لە من گەورەتری چ ڕۆژێک لەدایک بووت وەڵی ئیمیش دیار نییە وەخت خۆی بە بابم گوتیە بابم گوتی گورگ بەناو ماڵی جیرانەکەمان ئەوەی گوندی خدرت سێکەتیە دەگەی لە نوێی ساڵیەوە چەند پازەی گوتی پازە دویان لە بۆ مندانە من گوتم یان ئەگەوابی ئیمن 2 هەفتە دواتر وەڵات فت دەبی سی نییە 25 ساڵ جارێک بەبەرم دەکەوی یەک سێبیەکە ڕاستبی بەس یان ئەگەر 29 لەدایک ببم 22 ئەو ساڵی بەبەر شوبات بەبەرەوە 5 ساڵ جارێک لە خۆمان عید میلادەکە دەکەین بەهەرحاڵ
ئێستا گوتم ئێ زۆر باشە مادام وا بێستاەوە تەمەنمان بووتە ئەوەندا 68 ئەگەر وابی هەردێکمانتە گوت دۆ چێ دە 68 گوت 69 دەوەرە ڕیسەکە هەموو لێ بۆ خوری کرێزە ساڵە جیگسکەتر دەرچمەوە گویا دیارەگە متابق بیلەوەی تاوان نەگی من ئەوە من لە بۆ نمونەیە کە ئێمە لەو سەردەمەی کە باوکو داچی ئێمە و باوک بابی ئەو برادرم مامۆستا بوو یعنی مامۆستای منیش بوو نەینووسە چ ڕۆژێک لە کوڕەکەی لەدایک بۆیان ئەوەتە لە بیر چووە سکۆ زۆریان دایک و باوکی ئێمە من نۆ کەسین لە ماڵ نۆ کەس بووینە یعنی تەرکیزیان نەکردیە بەس دوایان شتی خۆش بژێرمەوەسان دێ خەسووم خوێندەوارێکی هەبووە دیوارێکیان هەبووە لە ماڵ لە تەعجیل هەر کەسێک لە دایک بۆی هەموو قەومەکەی لە دیواری نووسە بە دیواری نووسە یعنی 50 دەرێن 56 نووسە واڵا ڕاست ڕۆژێک دیواری دەڕوخێنن عید میلادیار هەمووی فەوتا کاتێکی خۆش هەویستم ئەوڕۆ بەدەر لەوە ئەو شتەش باسکەم ینی بەڕاستی جێگای کۆمیدیە سار ڕۆژی لەدایک بوونی هەموو ئەو بەرپرسانە جێگای پرسیار ڕنگ شوی مەلا مستەفا ڕاست بەس ئەم بخۆم بڕوا ناکەم بە تایبەتی ئەو تەریبیان نەگە کارڵ مارکسی کردیە کاتێکی خۆش